سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ چوارشەممە 21 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 12 جوولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی کەشاوەرزانی کرماشان لە ئاستنەدانی پارەی گەنم، دەست بەسەرکردنی ڕێبوار عەبدوڵڵاهی چالاکی کرێکاری شاری سنە، ڕەفاندنی چوار هاووڵاتی لە شارەکانی مەهاباد و پیرانشار، نادیاری چارەنووسی دوو هاووڵاتی دەست بەسەرکراو لە شاری مەریوان، هەڕەشەی دووبارەی کۆماری ئیسلامی لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، پشتیوانەی کومیتەی بەرگری لە ڕۆژنامەوانانی جیهان لە نازیلا معروفیان، پشتیوانەی یەکێتی کرێکاریەکانی ئەوروپا لە جەعفەر ئیبراهیمی و سەپاندنی سزای زیندان بەسەر هاشم خاستار. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی کەشاوەرزانی کرماشان لە ئاستنەدانی پارەی گەنم. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی چوارشەممە 21 پوشپەڕ کەشاوەرزانی کرماشان لە ئاست پێنەدانی پارەی گەنم ناڕەزایەتیان دەربڕی. بە دوای بڵاوبوونەوەی هەواڵی پەرداختی پارەی گەنمی جوتیاران لەلایەن بەڕێوەبەرایەتی دانەوێڵەی کرماشان بە دوواداچوونی هاووڵاتیان ئیدعاکانی ڕژیمی ڕەت کردوتەوە. بە وتەی کەشاوەرزانی ناڕازی بەرهەمی 1 ساڵ زەحمەت و سەرمایەی ژیانیان لە ڕۆژی 14 جۆزەردانی ئەم ساڵەوە لەلایەن دەوڵەتەوە وەرگیراوە، بەڵام هێشتا پارەکەیان پێنەداون و تەنیا بەڵێنی درۆیان پێدەدەن. دەست بەسەرکردنی ڕێبوار عەبدوڵڵاهی چالاکی کرێکاری شاری سنە. بەیانی ڕۆژی چوارشەممە 21 مانگی پوشپەڕ ڕێبوار عەبدوڵڵاهی چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە لە نزیک حوسەینابادی سەر بە شاری دیواندەرە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بە نیشاندانی بەڵگەی قەزایی ڕێبوار عەبدوڵڵاهیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. جێگەی ئاماژەیەک ڕۆژی پێنجشەممە دەی خەرمانانی 1401 ئەو چالاکە کرێکاریە پاش بانگهێشت بۆ ئیتلاعاتی سنە بە تۆمەتی بەشداری لە مەراسمی بە خاکسپاردنی خەلیل ئەحمەدی چالاکی مەدەنی و زیندانی سیاسی پێشووی شاری سنە لێپرسینەوەی لێکرا. ڕێبوار عەبدوڵڵاهی ڕۆژی یەکشەممە دەی ڕێبندانی 1400 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیتلاعاتەوە دەست بەسەر و پاش 40 ڕۆژ لێپرسینەوە لەلایەن دادگای ئینقلابی سنەوە بە 2 ساڵ زیندان مەحکوم کرا. دیاریکردنی ڕۆژی دادگاییکردنی ڕەفیق سەلیمی لە شاری سنە. بەپێی راپۆرتەکان دەستگای قەزای ڕژیم ڕۆژی بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی ڕەفیق سەلیمی چالاکی کرێکاری خەڵکی شاری سنەی بۆ یەکشەممە 25 پوشپەڕی 1402 دیاری کردووە. ڕەفیق سەلیمی چالاکی کرێکاری شاری سنە ڕۆژی حوتی سەرماوەزی 1401 دەست بەسەر و ڕایگوێزی زیندانی سنەکرا. ناوبراو ڕۆژی 27 خاکەلێوەی 1402 بۆ دادگای سنە بانگهێشت و لەلایەن قازی نەقیزادا بە تۆمەتی پێکهێنانی گروپی نایاسایی و هەوڵی تێکدانی یاسایەکی گشتی بە ئەفساد فیلەرس مەحکوم کرا، بەڵام ئەو چالاکە کرێکاریە تەواوی ئەو تۆمەتانەی ڕەت کردوتەوە. ڕەفاندنی چوار هاووڵاتی لە شارەکانی مەهاباد و پیرانشار. ڕۆژی سێشەممە 20 مانگی پوشپەڕ چوار هاووڵاتی خەڵکی شارەکانی مەهاباد و پیرانشار بە ناوەکانی کەماڵ محەممەدپور، مامەند قوڕەیشی، جەماڵ بایەزیدی و هیوادەر خوردی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بەبێ بەڵگەی قەزایی ڕفێنراون. بەپێی راپۆرتەکان، هێزەکانی ئیتلاعاتی مەهاباد ڕۆژی ڕابردوو کەماڵ محەممەدپور بەڕێوەبەری کاناڵی تەلەگرامی مەهابادیان بە بیانووی بڵاوکردنەوەی ڕاگەیاندنی پرسە و سەرخۆشی پەیمان گەڵوانی دەست بەسەر کردووە. هاوکات دوو هاووڵاتی دیکە بە ناوەکانی جەماڵ بایەزیدی و مامەند قوڕەیشی بە شێوەیەکی درڕندانە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستدان نییە. لەلایەکی دیکەوە لاوێکی خەڵکی پیرانشار بە ناوی هیوادەر خوردی ڕۆژی دووشەممە 19 پوشپەڕ دەست بەسەرکراوە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێئاکام ماوەتەوە.
نادیاری چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری مەریوان. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دوو هاوڵاتی دەست بەسەرکراو بە ناوەکانی پژمان مرادی و ئەسرین ئەفسەر لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەرکراون و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لەبەردەستان نییە. بە پێی زانیاریەکان پژمان مرادی هاوڵاتی تەمەن 32 ساڵی خەڵکی شاری ڕەوانسەر مانگی ڕەشەمەی 1400 لە گوندی دێوەزناوی سەر بە شاری مەریوان لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسدارانەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستان نییە و بنەماڵەکەی نیگەرانی تەندروستی ناوبراون. هەروەها ئەسرین ئەفسەر شارۆمەندی خەڵکی گوندی نێی سەر بە شاری مەریوان ڕۆژی 25 جۆزەردانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەی بێبەشکراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. هەڕەشەی دووبارەی کۆماری ئیسلامی لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. سەرۆکی ئەرکانی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ڕۆژی سێشەمە 20 پوشپەڕ ڕایگەیاند تا مانگی خەرمانانی ئەمساڵ چاوەڕێی بەکردەوە دەرهاتنی بەڵێنەکانی حکوومەتی عێراق بۆ داماڵێنی چەک لە حیزبە کوردیەکان دەکەین و ئەگەر جێبەجێ نەکرێت ئەوە هێرشەکانمان بەهێزتر لە هەمیشە دەست پێ دەکەینەوە. محەممەد باقری سەرۆکی ئەرکانی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی هەروەها وتی هێزی زەمینی سپای پاسداران بە مەبەستی پاراستنی ئاسایشی وڵات ئۆپراسیۆنی موشەکی و فڕۆکەی بەفڕۆکەوانی دژ بە گروپە جیاخوازەکانی سەرخاکی عێراق ئەنجام داوە. پاش ئەوەی حکوومەتی عێراق پابەند بە داماڵێنی چەک لەو گروپانە و ڕێگری لە چالاکیەکانیان بوو، بڕیارمەندە تا مانگی خەرمانان ئۆپراسیۆنەکانمان بوەستێنین. ئەگەر ئەم کاتە تێپەڕ بێت و ئەم گروپە جیاخوازانە بە چەکداری بمێنەوە یان چالاکی ئەنجام بدەن، بە دڵنیاییەوە ئۆپراسیۆنەکانمان دژی و گروپانە زۆر بەتوندی دەست پێ دەکەین. پشتیوانی کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانانی جیهان لە نازیلا معروفیان. کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانانی جیهان ڕۆژی چوارشەمە 21 پوشپەڕ لە بەیاننامەیەکدا وێڕای ئیدانەی دەست بەسەرکردنی نازیلا معروفیان ڕۆژنامەنووسی خەڵکی سەقز خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئەو چالاکە مەدەنیە بوو. نازیلا معروفیان ڕۆژی 17 پوشپەڕ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراو لەو ماوەیە هیچ پەیوەندیەکەی لەگەڵ بنەماڵەکەی نەبووە. ئێستا کە سوکاری ئەو ڕۆژنامەنووسە نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون و داوای ئازادی دەکەن. نازیلا پێشبەندکران لە چەند پۆستی ئینستاگرامیدا باسی لە حەڕەشەی هێزە ئینتیزامیەکان کرد و جارێکیش لە شاری تاران هێرشکرایە سەری و ئەشکەنجەکرا. نازیلا معروفیان لە ڕەوتی شۆڕشی ژینا بە بیانەی وتوێژ لەگەڵ باوکی ژینا ئەمینی دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 2 ساڵ زیندان و دوورکەوتنەوە لە سەرکار، هەروەها قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و دەرکردن لە زانکۆ مەحکوم کرا. کوژران و برینداربوونی 21 کەس لە دووڕووداوی هاتوچۆ لە پارێزگای کرماشان. بە پێی هەواڵی گەیشت و شەوی سێشەمە 20 مانگی پوشپەڕ لە دووڕووداوی هاتوچۆ لە مێحوەرەکانی پاوە بۆ ڕوانسەر و کرماشان بۆ ڕەوانسەر هاوڵاتیەک گیانی لەدەستدا و 20 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕووداوی یەکەم کا لە مێحوەری پاوە بۆ ڕەوانسەر لە نێوان دو ئۆتۆمۆبیلی سەواری ڕوویداوە هاوڵاتیەک گیانی لەدەستداوە و 6 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە ڕووداوی دووهەم کا لە نزیک گوندی بەدرابادی لە جادەی نێوان کرماشان بۆ ڕەوانسەر ڕوویداوە ئۆتۆبوسێک وەرگەڕاوە و بەو هۆیەوە 14 کەس بریندار بوون کە برینی 2 کەسیان سووک بووە و 12 برینداری دیکە ڕاگوێزی نەخۆشخانەی تاڵەکانی کراون. پشتیوانی یەکێتیە کرێکاریەکانی ئەوروپا لە جەعفەر ئیبراهیمی. ڕۆژی چوارشەممە 21 مانگی پوشپەڕ ئیتحادیە کرێکاریەکانی ئەوروپا و ڕێکخراوی فرانت لەلایەن دیفێنس لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە جەعفەر ئیبراهیمی چالاکی سنفی فەرهەنگیانی ئێران دەربڕی. جەعفەر ئیبراهیمی پارێزەری مافی مرۆڤ و بازرسی کانونی سنفی فەرهەنگیانی ئێران ڕۆژی 5 بەفرانباری 1401 لە هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعات لە شاری کەرەج دەست بەسەر و ڕایگوێزی بەندی 209 زیندانی ئەوین کرا. ڕۆژی چوارشەممە ئیتحادیە کرێکاریەکانی ئەوروپا و ڕێکخراوی فرانت لاین دیفێنس بەندکردنی ئەو چالاکە سێنفیەیان بەتوندی مەحکوم کرد و
خوازیاری ئازادی بێشرت و مەرجی بوون. شایانی باسەکە ئیتحادیە کرێکاریەکانی ئەوروپا پێشتر پشتیوانی خۆیان لە سپیدە قوڵیان، ڕەزا شەهابی و چەند چالاکی کرێکاری دیکەش جەربڕی بوو. سەپاندنی سزای زیندان بەسەر هاشم خاستار. هاشم خاستار معلم و چالاکی مەدەنی بەندکراو لە زیندانی وەکیلابادی مەشهەد لە پەروەندەیەکی تازەدا لەلایەن دەزگای ئینقلابی مەشهەدەوە بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری و تەبلیغ دژی نیزام بە 2 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. هاشم خاستار ڕۆژی 20 گەلاوێژی ساڵی 1970 هەتاوی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و دواتر لەلایەن لقی چواری دادگای ئینقلابی مەشهەد با سەرۆکایەتی قازی منسووری بە 16 ساڵ زیندان، 3 ساڵ دوورخستنەوە و 3 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات مەحکوم کرا. و دوایین هەواڵ گیان لە دەستدانی 29 کەس بەهۆی هاتنی لافاو لە هێندستان. بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی لە 2 ڕۆژی ڕابردوو وڵاتی هێندستانی گرتوتەوە تا بە ئێستا 29 کەس گیانیان لەدەستداوە. بەپێی راپۆرتەکان لێژمەی بارانی وەرزی باکووری وڵاتی هێندستانی گرتوتەوە و شاری دێهلینۆ زۆرترین بارانی تێدا باریوە. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی هێندستان چەندین پردوو جادا لە نێوچووە و زیانێکی زۆر بە کەشاوەرزان و ئاژەڵداران گەیشتووە. هەروەها 29 کەس تا بە ئێستا گیانیان لەدەستداوە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان لە ڕۆژانی داهاتوودا بڕواتە سەرەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکران، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.